ئێمە پشتیوانی لەو ڕێککەوتنەکەن کە لە ڕەشنووسی بودجەکە چۆتە پەرلەمانی عێراق بەڵام وەکو خۆتان نەزانن هاوکێشەی سیاسی ناو پەرلەمان ئاڵۆزترەوە جیاوازترە هەوڵی گۆڕینی دراوە بۆیە شاندەکە زیاتر کۆبنەکان لەگەڵ لیژنەی داراییە لە مادەیدا کەمتر کێشە هەیە زیاتر ئەوەی کە هەیە لە مادەی 11 لەسەر شێوازی ڕادەستکردن و ڕادەست نەکردن و بابەتانەیە بەڵام لێرەوە منەمەوێ بە ئێوەی ڕابگەێنم شاندی حکوومەت هێرمی کوردستان پێشتریش کە بەڕێزکا قوباد و وەزیرەکان و ئەندامانی شاندەکە کە هاتوون و ئەو پەیوەندیانەی کە هەبوو لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت دوێنێش ڕایانگەیاندووە هیچ بیانوویەک بۆ پەرلەمانی عێراق و بۆ حکوومەتی عێراق نەماوەتەوە کە بەشە بودجێ هەرێمی کوردستان نەنێرن کە لە لیژنەی دارایی دەرەچێ دێتە ناو هۆڵی پەرلەمان ئەلەوێ ڕۆڵی پشتیوانی سیاسەکە زیاتر دەورەبینەوە ئێمە ئومێد دەکەین بۆ ئەو کاتە ئەگەر پێویستی کرد چونکە ئێستا بەشێک لە کوتلە سیاسی شیعەکانیش دابەش بوون بۆی بۆ زانیاری ئێوە شەبێ بەشێکیان لەگەڵ ئەوان کە ئەو تەرحەی هەرێمی کوردستان کردوێتی بیان و بڕی کردوون لەگەڵ ئەوان کە ئەم تەرحە جێبگرێتەوە بەڵام بەشێکیشانە شەڕ بە هەرێمی کوردستانە فرۆشن بیان و لە دوای بیان و ئەدۆزنەوە بۆیە بۆ ئەو کاتە ئەگەر پێویستی کرد حتمما شاندی سیاسی هەرێمی کوردستان چ لە سەرۆکایەتی هەرێم بێ ئەگەر پێویستی کرد سەرۆکایەتی پەرلەمانی چکەمە چاوەڕێ ئەوە بیمزانی شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێم لە ڕووی تەکنیکیەوە بەکوێگا وەرەکوێ پێویستیان بە پشتیوانی سیاسی پەرلەمانی کوردستانە بێ بۆی پەیوەندیەکانی مەژ لەگەڵ پەرلەمانی عێراق یا بەکار بهێنرێت